بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشويستان، لشوي قتري جمعي مباركة، لشوي صلوات على پیغمبر نازدار خوي بيستيتي لخزمتي سيري باكي وبيغمبر نازدار صلى الله عليه وسلم. كتابك جناب إمام صايم مدرس درجة عالي به الوردة العنبرية في سيرة حضر الخير البرية. لباس وابو ينوتمان بيغمبر نازدار صلاة وسلام إلى السربية دعاء أو إخوائي تبارك وتعالى آساني كرك فتح مكة بك وداخلنا ومكة ببه. الحمد لله اخوائي تبارك وتعالى پیغمبر و اصحابي بسر كوتوي داخلي مكة كردو مكان رزقا كرد. پیغمبر اخوة و اصحابي پیغمبر اخوة صلى الله عليه وسلم مكان فتح كرد. اخوائي قولك بيه كارك بك هيئ له اسبابه كان شي برقخا بويا قرآن فأتبع السببه. همو هو كاركاني بشاني پیغمبر اخوة دا پیغمبر خواهی همو وکار وسائل کانی گرت بر تا فتح مکه بآسانی بکره. كداخل مكة بون پیغمبر خواهی صلى الله عليه وسلم نقل أصحابه طبعا لا يبالي الراس توا حزي خالد بو، لا يبالي تشبوا حزتي زبيري كري عوام بو انجا وهروها او بالي كواسر كرداياتي فارسني پیغمبر عنك صلى الله عليه وسلم زريب وشكان بس كذا سعد كري عباده كخزمكاري پیغمبر خوابنو بشواردوي پیغمبر ابو هي زي بيادي حضرتي ابو عبيدي جراح رضا رحمه الله له هميان به ام صحابه نازارانا جان في دايانا براسي خزمتي پیغمبر ودين اسلام اكل جاء پیغمبر خواب فرمي يا معشر الانصار هل ترون اوباش قريش احصدوهم حصدا. فرمي اي قالي انصار هرچيو پرچكاني قريش دبينن هرچيو پرچكاني قريش اواني كمشركن بيدينن ملحدن بدورينو بيان دورنوا اگر جنگيان كرد اگر نيان كرد بريالكي پیغمبر خوا برالي دابو من دخل كعبة فهو آمن، من دخل بيت أبي سفيان فهو آمن، من دخل على بيته هركس براته مالكي خويو درقات خوي داخا فهو آمن. ملام ومن حاربكم حاربوه في غمر فافمي او الشرطان غلاكا شر غلاكن بيدور نوا وكشون زرعه دور نوا خلو خرمان دور نوا اي معشر انصار يا غمر فافمي او قلي انصار هرچی پرچکانی قريش كخريكي شربا ايناك شرنبن واسع لبنا. پیغمبر خدا صلى الله عليه وسلم لبياني روجي جمعة شاري مكي آزاد كردو چونا مكة لنوزدي مانجي رمضاني بيروز ابو وقال صحيح مسلم وبخاري هاتوا لفت باريا شرعي افرميت روجي جمعة نوزدي مانجي رمضاني صالي اشترمي كوتي پیغمبر خدا بالتواوي مكة رزقاك. جاء پیغمبر خدا صلى الله عليه وسلم بسواري واشتركي لقال انصار ومهاجرين كداخلي ناو مكة وتمن الله سبحانه بيبو هل لسر خوي پیغمبر خدا سورة فتح اخوان بسم الله الرحمن الرحيم إنا فتحنا لك فتحا مبينا حتى آخر آيات كان ورده آيات بآيات پیغمبر خدا اي خوان دوا ام پیغمبر ناز داره اونده تواضع نوان او دم الكتشي نوان لا رزقار كرني كعبه وفتحي كعبه مكة افرميت تويلي مبارك وتصل زيني واشتراكي يعني اونده سريدان اونده بو تواضعا بو پروردگاري بلام لقل اوشا پیغمبر خدا صلى الله عليه وسلم متمان كومالك سانك امري كشتني عن بو يعني هيج مجال جيتي انا بشون كادي خوي اهانه الصحابه كردبو والصحابي پیغمبرنا شهيد كردبو واهانان بپیغمبر كردبو
يعني دەستی باڵیان هەبوو لە شەیدکردنی سەحابەکانی پێغەمبەری خوا و دەرکردنی ئەسحاب و ماڵ خواردن و ئیهانەکردن و حتا تعدای ناموسیش لە بەو شێوازە لە ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە پێغەمبەری خوا فەرمووی ئەمان ئەمری کوشتنیان هەیە. لەوانە مەسەلەی صەفوانی کوڕی ئومەیە و عیکریمەی کوڕی ئەبوو جەهل و ئەمانە هەڵهاتن ڕایان کرد دەرچوون و هەروەها تقریبی 72 نەفەرێکە بوون، چوار لەوانە کە ئەمری کوشتیان هەبوو، چواریان مەسەلەی ئافرەت بوو، یەکیان هندی ژنی ئەبوو سوفیان بوو کە ئیتر خۆ پێغەمبەری خوا فەرمووی ئەوەی لە ماڵەکەی ئەبوو سوفیانە ئامینە، بەڵام هند بە کوژی حەزەی حەمزەی مامەی پێغەمبەری خوا بوو، ئەوە بوو سنگی شەق کرد، جەرگی دەرهێناوی خوا بەڵام بۆی نەخورا. ئومو هانی خوشکی ئیمامی عەلی حەزەتی عەلی بەڵێن ئامۆزای پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، کچی ئەبوو طالیبە، لە ماڵەکەی خۆیان دوو کافری حەشار دابوو، حەزەتی عەلی لە ماڵی خوشکی خۆیان بوو بەڵام ویستی بیان کوشێ، ئومو هانی نەیەڵا فەرمی نابی بیان کوشی، لە ماڵی من نایە، من پەنام داون، من پەنام داون، با بڕین بە پێغەمبەری خوا بڵێن. جا فەرمی حەزەتی عەلی دەست نوێژی گرت و ئەنجا دوعا و نزا و پاڕانەی کرد و نوێژی کرد و 4 کات 8 ڕکات نوێژی شەشەمای کرد و لەگەڵ ئومو هانی ئاچوونە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا فەرموو بۆچی هاتوون؟ فەرمووی قوربان من دوو پیاو پەنایان بۆ هێنام لە ماڵەکەی خۆما بەڕاستی حەشارم داون، ئێستا حەزەتی عەلی بیان کوشێت. پێغەمبەری خوا فەرمووی ئەجەرنا من ئەجەرتی یا ئومە هانی، ئەوەی کە تۆ ئومە هانی تۆ پەنات داوە لە پەنای ئێمەشایە، ئێمە ئەیپارێزین. بە حەزەتی عەلی فەرمووی نابێ، مادەم من پەنای داوە تاوە لە پەنای ئێمایە. جا ئەمە ڕێزی ئافرەتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئافرەتێک پەنای دوژمنی پێغەمبەری خوادا، دوژمنی ئیسلامەدا، لەبەر ئەوەی ئافرەتێک پەنای داوە پێغەمبەری خوا با بزانین زۆر سەرسەخت بوون، ئەو کافرانە زۆر دوژمنی پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەری خوای بوون. لەگەڵ ئەوەشا پێغەمبەری خوا فەرمووی مادەم تۆ پەنات داون با ئازاد بن خەینە، ئێمەش پەنایان دەدەین. جاکە خەڵکەکە دامەزرا و بەڵێن شەڕ و شۆڕ ئیتر کۆتایی پێ هاتوو، کەعبە ئازاد کرا، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لەسەر وشترەکەی ئەو 360 بتەی کەوا لە ناو کەعبا بوو لە ناو مەکە دانە بەدانە، پێغەمبەری خوا لەسەر وشترەکەی بە گۆچانەکەی ئاسای پیرۆزی مبارەکی ئاماژەی بۆ کرد و ئەسحاب ئەیان ڕوخان 360 بت. وجاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا. أما وردي بيغمري خواب صلى الله عليه وسلم تاهات الله حاجة الأسد بيغمري خواب صلى الله عليه وسلم دستي هنا بحاجة الأسد بيغمري خواب زيارتي كر وماتي كر إن جاء بتي هبل كبتا قوركيان وسينان بي إخوان أيان برس بيغمري خواب تيكي شان بسريكاو إن جاء فرمي وجاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا. كافر أو كيشتا مسلمان نبوو طبعا بيان ناخوشا كبيغمبري وهاتي بدكاني أوانا تيكيش كان دوا أو هبلي قوريشاني تيكش كان بسريكا وقسيانا شيركيان. إن جاء بيغمبري خواه صلى الله عليه وسلم لدواي طواف فرمي أما يبرو من ناو بيتوا أو تشوار ديوارك بيت كعبة أو تشوار ديوار رشكا أو كعبة في الله پێغەمبەری خوا فەرمووی ببڕۆمە نابی چونکە کۆمەڵی ئاسەواری تایە پێغەمبەری خوا فەرمووی بیبینم. جاوتیان قوما کلەکە لای عوسمانی کوڕی ئەبی تەڵحەیە مشریک بوو، پێغەمبەری خوا فەرمووی بانگی کەن بۆم، بانگیان کرد بۆ پێغەمبەری خوا، کلەکانی دادەست پێغەمبەری خوا فەرمووی نەخێر خۆت بیکەرەوە. کلەکانی مەسەلەی بەیتیان پێ کردەوە، پێغەمبەری خوا چووە ناو بەیتەوە زیارەتی بەیت بکا لە ناوە، ئەزانێ ڕسمی حەزی ئیبراهیم دروست کراوە، ڕسمی حەزی ئیسماعیل دروست کراوە، وەسائلی ئەمەی فاڵچی و قمارچی و ڕسمەکان بەوە دروست کراوە کە حەزی ئیبراهیم و حەزی ئیسماعیل هەری فاڵگرتنەوە. پێغەمبەری خوا زۆر ناڕەحەت بوو، یەکسەر ڕسمەکانی فرەداوە دەرەوە لەگەڵ کۆمەڵە بتی تری تیا هەمووی فرەداوە دەرەوە.
فەرمی لعنەتی خوایان لێ بێ کە ئەم ڕسمیان دروست کردووە و نسبەتی فاڵ و جادوگەریان داتە پاڵی حەزرەتی ئیبراهیم ئەبول ئەنبیا یا حەزرەتی ئیسماعیلی کوڕی. ئەنجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانگی کرد فەرمی عوسمانم بۆ بانگ کەنەوە. عوسمانی کوڕی ئەبی تەلحەی مشریک فەرمی کلەکان بنەوە دەچی. ئەوان لە دێر زەمانەوە کلیلی کەعبەیان بەدەستۆیە ئەبی هەر بەدەستیانەوە بێ با مسلمانیش نەبێ. ها طبعا ئاەتی لەسەری دابەزی ڕەدی ئەمانەت ئیلا ئەهلیها بۆ لای خاوەنەکەی خۆیان و لەسەر ئەوە هاتە خوارەوە. ئەو کلیلە ئامانەتە لای ئەوان بە ئامانەت تەسلیم پێغەمبەری خوا بکاوە. خوای بە پێغەمبەری فەرمووی کلیلەکان تەسلیمی خاوەنەکەی کەرەوە. سەیری ئەم ئیسلامە چەند گەورەیە. ئەم پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم نەیفەرمووی تۆ مشریکی کافری بڕۆ ئەبێ بکوشن بەس ناشیت کوشین شەکلی چۆن بینەوە بەڵکو فەرمی وەرە وە کلیلەکانی خۆتە. نەیجی فەرمی بۆ مەرجە کلیلەکانی بێدە مسلمان بی. ئەم زەقەی لێ نەکرد وەکو دەواعیشی مەلعون کابرارە لا ئیلاهە ئیلەڵڵاه سەرێ بڕی وەرە بگات مسلمان بۆ ئیمانم هێنا سەرم مەبڕە. ئەها چۆن ئیسلام ناشی نەکەن. دەی پێغەمبەری خوا فەرمی تۆ مشریکیت کلیلەکانشی لێ ناسیێنمەوە. خوا فەرمێ بۆ عەزەمەتە کلیلەکانی بەرەوە ڕەدی ئەمانەت بۆ لای خاوەنەکانە. ئەنجا فەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوای ئەوەی لە هەموو ڕۆیشتنێکی پێغەمبەری خوا دەنگ و سەدا و نرخەی ئەڵڵاهو ئەکبەر و تەمجید و تەقدیساتی پەروەردگار بوو لە خۆی سەحابەکانەوە بەرزە بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوە سەر زەمزەم ئاوی زەمزەم تێر ئاوی خواردەوە. ئەنجا لە پاشان دەستنوێژی شۆری پێغەمبەری نازدار دەستنوێژی گرت لە ئاوی زەمزەم کە ئاوی دەستنوێژەکەی پێغەمبەری خوا ئەکەوتە خوارەوە. ئەسحابەکان دەستیان بۆ ئەگرتەوە ئەیان خواردەوە و ئەیاندا بە دەم و چاویانە. ئەمە ناوێنەی چی؟ ئەگەر ئێستا پێغەمبەری خوا لە حەیاتا بووایە صلی الله علیه وسلم دەستنوێژێکی بگرتایە ئەم خەڵکە بچونە ئاوی دەستنوێژی بخواردایە وەهابیەکان ئەیانوو چی؟ یا عەلمانیەکان ئەیانوو چی؟ وەهابیەکان ئەیانوو شیرکە عەلمانەکانیان ئەمە قێزەونە چۆن شتی وابێ. بەڵام پێغەمبەری خوا ئەدەبی سەحابەی وادا بوو کە بە چاوی تەعزیمەوە سەیری پێغەمبەری خوا بکەن. بەڵکو ئەو ئاوەی دەستنوێژی پێغەمبەری خوا شەڕیان بوو لەسەری یعنی خەریک و ئەکەوتنە منافەسە. ئەبێت تۆ وا سەیری پێغەمبەری خوا بکەی. بۆیە خوا بە پێغەمبەری خوا فەرمێ بە ئەسحابەکانی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم فالذين آمنوا به وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون. أصحابي پێغەمبەری خوا فەرمێ بۆیە سەرکەوتوون بۆیە بەختەوەر بوون بۆیە من پێیان ئەڵێم پەروەردگارە فەرمێت رضي الله عنهم ورضوا عنه من لەوان ڕازیمان من ڕازین پلەی ئەسحاب لە هەموو پلەیە گەورەترە. بۆ چونکە خوا فەرمێت ئەوانەی ئیمانیان بۆ پێغەمبەر نازدارە هێنا ئەوانەی ئەو پێغەمبەر نازداران سەرخست ئەوانەی بە چاوی تەعزیم و گەورەی وەڕوانیان پێغەمبەری خوا سەیری پێغەمبەریان کرد احترامیان لێگرت ڕێزیان لێگرت حورمەتی پێغەمبەریان کرد صلی الله علیه وسلم. ئەنجا شوێنی ئەو نورە مبارەکەی پێغەمبەر کەوتن کە قورئان و سونەتەکەیەتی وأولئك هم المفلحون. تۆش ئەگەر دەتەوێت سەرکەوتوو بی لە خزمەت پێغەمبەرا بی ئەبێ بە چاوی تەعزیم و گەورەی سەیری پێغەمبەری خوا بکەی. ئەسحاب قێزیان نەکردووە لە ئاوی دەستنوێژەکەی بەڵکو بۆ مبارەکی خواردویان تۆ منافەسەیان کردووە لەسەری. ئەمە لە فەتحی مەککە. ئیتر ئەوە لە پەیمانی حودەیبیا و کاتەکانی تر کەمووی پێغەمبەری خوا تاشراوە و جوێی پێغەمبەری خوا تەوزیع کراوە و مووەکانی تەوزیع کراوە حەلاق تەوزیع کردووە. یعنی حتا ئەمانە هەمووی واریدە لە سونەتی پێغەمبەری خوا نابێت لە خەڵک بشارێتەوە. ئەمە شیرک نییە ئەمە کوفر نییە ئەمە غلو نییە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەر ئەڵێن پێغەمبەر عەبد و ڕەسوول بەڵام چ عەبدێک عەبدێک خوا گەورەی کردووە عەبدێک خوا مبارەی کردووە عەبدێک خوا پیرۆزی کردووە. ئەنجا فەرمێ دوای ئەوە فەرمی بیلال بڕۆ سەر کەعبە و بانگێکمان بۆ بدە. حەزرەتی بیلال چۆ سەر کەعبە ئەنجا بانگی ئیسلامی دا حتا پێغەمبەری خوا فەرمی بانگێکی وامان بۆ بدە کافرەکان دڵیان تەقێت موتوا بغەیظیکم
ئەفەرمێ چوە سەر کەعبە و بانگی دا ئینجا کافرەکانی کە بیلالیان بینی عەبدێکی ڕەشپێستی حەبەشی ئەمڕۆ ئیسلام گەورەی کردووە سەیدونا بیلالە ئەمڕۆ بەهۆی پێغەمبەر و دینی پێغەمبەرەوە حەزەتی بیلال لەناو ئەسحابە هەڵبژێراوە بۆ بانگی ئیسلام تەبلیغی ئیسلام سەدای ئیسلام بەرزی ئیسلام بۆیە سەنادیدی قوڕەیش کافرەکان کە هێشتا مسلمان نەبووبوون پێغەمبەری خوا عەفوی کردبوون هەر لە دوورەوەیان و سەیری ئەم قەلە ڕەشە ناکەین نەعوذ بالله یعنی گاڵتەیان پێکرد ئەم قوڵە ڕەشە بەو شێوازە یا ئەم قەلە ڕەشە یعنی یەک کەوانی کە مسلمان نەبووبوون بەڵام ئیسلام عەبدی ئەکا بە سەید و سەیدێک کە مسلمان نەبێ یعنی گەورەیەک ئەیکا بە کۆیلێکی بەدبەختی نەکبەت ئەگەر مەسەڵەی مسلمانە و ئیمان نێنێت اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پاشان هەر لە ناو بەیت و چواردەوری بەیتا بوو حەزەتی ئەبوبەکر حەزەتی ئەبوو قوحافەی باوکی هێنا بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبوو قوحافە هەموو مووەکانی گیانی سپی بوو ڕیشی مبارەکی سپی بوو سەری سپی بوو هێنا خزمەتی پێغەمبەری خوا مسلمان بوو لە خزمەتی پێغەمبەری خوا چۆکی دایە ڵاو فەرمی ئەشهەد أن لا إله إلا الله وأنك رسول الله يا محمد وأنك رسول الله شایەتمانی بە حەقی هێنا لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اینجا پێغەمبەری خوا پیرۆزبایی لە حەزەتی ئەبوبەکر کرد فەرمووی یا ئەبا بەکر پیرۆز بێ کە باوکت مسلمان بوو دایکت مسلمان بوو مناڵەکانت مسلمان بوون اینجا حەزەتی ئەبوبەکر دەستی کرد بە گریان فەرمووی یا رسول الله والله تۆ چەند پێت خۆشە ئەبوو قوحافەی باوکی من مسلمان بووە من پێم خۆشتر بوو ئەوەی کە ئێستا مسلمانە بێ ئەبوو قوحافەی باوکی من نەبێ ئەبوو طالیب بوو ئەبوو طالیب بێ کە تۆ زۆرت خۆش ئەویست و زۆر هەوڵت لەگەڵادا حەزمە کرد ئەوەی لە جێی باوکی من مسلمان بوو ئەبوو طالیب وایە بۆی دڵی پێغەمبەر خۆش بوایە نەک دڵی من خۆش بوایە ئێستا دڵی من خۆشە بەڵام دڵی من ئەو کاتە خۆشترە بوو باشترە بوو کە ئەبوو طالیب لە جێی باوکی من بوایە ئەها ئەسحابی پێغەمبەری خوا چۆن ئیساریان بۆ لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوا بوون ئاوا نەبی بە تەمای شەفاعەتی پێغەمبەر نەبی ئاوا نەبی بە تەمای سەرکەوتن نەبی ئەبێ زارت زۆر بە ئەدەب بێ لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خزمەت ناوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە ئەدەبی بە سەید ناوی بەری بە سەید سڵاوەتی لەسەر لێ بدەی لە یادی نەکەی لە سڵاوەتەکانتە وەک ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اینجا پێغەمبەری خوا فەرمی ئەمری چە سپێ مبارەکە جوانە غەیڕوا هذا بشيء واجتنبوا السواد فەرمی ئەمری چە سپێ بگۆڕە بەڵام ڕەشی مەکە یعنی قاوەیی کە مەسەلە سووری کە بیگرە خەنە بەس با ڕەش نەبێ ڕەش چونکە فێڵی تایە غەشی تایە و پێغەمبەری خوا ئەفەرمێت من غەشەنا فەلەیسە منا ئەوەی غەش بکە لە ئێمە نییە بۆ غەشی تایە چونکە کابرا بەڕاستی کە تۆ بەتەمە نای مەسەلەی 50 ساڵی 60 ساڵی 70 ساڵی تۆ ڕەشیەکەی کابرا لەوە چێ بخەڵەتی بڵێ مەشتا گەنجە ئەوە تەمووی گیانی سپی نەبووە وەکو ئەم سەردەمە مەسەلە خەڵکی زۆر ئیهتیمام بە ڕەشکردنەدا بەڕاستی بەم ڕەشە گەنج نابێتەوە بەم ڕەشە بەڕاستی سیحەت و عافێت و قووەی بۆ ناگەڕێتەوە بۆیە ئەگەر تۆ هەر ئەتەوێ ڕەنگی کەی پێغەمبەری خوا فەرمێ ڕەنگی غەیری ڕەشیکە بۆیە عولەما و زانایان جمهور ئەفەرمون ڕەنگکردن بە غەیری ڕەش دروستە بەڵام بە ڕەش حرامە و تاوانە لێرەشە پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەری خوا و حەزی ئەبوبەکر و حەزی ئەبوو قوحافە بەجێڵین هاچم ئەیەکی تر لە خزمەتی سیرەی پاکیانە ئەڕۆینە خزمەتیان بەخوای گەورەتان سپێین خوای گەورە لەمەلایەکمان خۆش بێ خوا لێمان ڕازی بێ خوای عاقبەتمان خێر بێڕی خوای لەو ناو تاوانی خۆمان و باوک دایکمان خۆش بە یا ڕەبی خوای گیان بمان بەخشە بۆ ئەسحابی پێغەمبەری خوا خوای بمان ببەخشە بەو زاتانە خوای ئەو زاتانە بە ئەدەبمان کە بە ئەخلاقمان کە بە ڕەوشتمان کە یا ڕەبی خوای بە دینمان کە دینمان قایم بە قووەت کە ئیستیقامەمان پێ بەخشە لە سوئی خاتیمە لاماندا حوسنی خاتیمان پێ بەخشە
يا ربي خوايان بإيمان وبمان جين وبمان بنزندومان كروا يا ربي خوايا صحة وعافيتنا للدنيا ولقينا فيها بدا يا ربي خوايان نسيل أسقام ونخوشي وناقوشي وبلاو وباو خمو خفتنا رعتي خما نخانا ودمارو مدام طارزاوكا يا ربي خوايان أوي سودي هي بو دين مان بو أخلاق مان بو إيمان مان بو ولات مان بو اجتماع مان بو مان انجام دي يا ربي خوايا أوي الزررة لدين وأخلاق وخاك الله خوايا اليماني لا دي يا ربي خوايا لدفارينوا باسم عظمي خود باوكو دايك مارفوش به من الله كان ما صالحك يا ربي خوايا ذو درنونا نورانيك فرل محبتي خوتي بيغمبر أولياء أمتي بيغمبرك صلى الله عليه وسلم يا ربي خوايا لدفارينوا جزاي أصحابي بيغمبري خوايا بهزان خاديتوا جزاي تابعين كان علماء كان زانا كان أولياء كان أمتي بيغمبري خوا بهزاران هزار خاد بيتوا آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة